ئۆکسانە خانمە بازرگانێکی رووسیە و 25 ساڵە لە وڵاتی چین دەژی. لەو ماوەی ئەو لە چینە گۆڕانکاری زۆر لەو وڵاتە ڕوویداوە، بۆیە داوا دەکات رووسیاش دەبێ هەمان پلانی چین جێبەجێ بکات و کەمتر پشت بە فرۆشتنی نەوت ببەستێت. دوستانیا نها یا ناوبەرە سەرۆکێن چین و رووسیایە gelekî giring e, ne tenê ji bo Rûsya ji bo Çînê jî. Lama ez bawer dikim dema em bi hev re bin, em bihêztir dibin. Ji bo Rûsya çêtir e ku dest ji firûtina petrol û gazê berde û dest bi avakirina kargehan bike. لە دوای دەستپێکردنی شەڕی ئۆکراینە و سەپاندنی سزاکانی ڕۆژاوا، پەکین بۆتە گەورەترین هاوبەشی ئابووری مۆسکۆ. قەباری بازرگانی نێوانیان زیاترە لە 250 میلیارد دۆلار. چین ڕۆژانە زیاتر لە 2.2 ملیۆن بەرمیل نەوت، 100 ملیۆن مەتر سەجا غازی سروشتی لە رووسیا هاوردە دەکات. ئەم دکارن بهتر باوەریە بە هەفتوو بینن gelek serokên mezin hatine Çînê em xweweke hêzeke mezina cîhanî bicih bikin û pêwendiyên hevkarî û bazirganiyê yên bêhtir li gel welatên cuda ava bikin. شی و پۆتین هەمیشە بە هاوڕێی بەڕێز و باشترین هاوڕێ ناوی یەکدی دێنن. هەردووکیان زیاتر لە 40 جار یەکتریان بینیوە. چین و رووسیا هەوڵی کەمکردنەوەی هەژمونی ڕۆژاوا دەدەن و بانگەشەی جیهانێکی فرەجەم سەر دەکەن. هەمیشە مەبەستیانە سیستەمی ئابووری و سیاسی بەدیل بێن نەکایەوە. گوتنێکە رووسیا کەڤن هەیە کو دبێژێ تەنێ دوو دەستێن ڕۆسیایە هەنا. ئارتێشا رووسیا و هێزن دەریاییە رووسیایە. ئەس گول چینێمە نکارم پەرەیە بگەڕم. جبەرک و بانکین چینی دبێژن ئەم یوانە نادن رووسان. بریا جوینان دەزانن چ ڕوو دەدا. هەر تش بەرێ دەهاتیە دیاریکردن. چین و رووسیا سەرداری کۆمەڵی برێکس و ڕێکخراوی هاوکاری شنگهاین و بۆ کەمتر پشتبەستن بە دۆلار مامەڵە بە یوەن و ڕۆبڵ دەکەن. ئێستا وڵاتیانی هەردوو وڵات بەبێ ویزە دەتوانن سەردانی وڵاتانی یەکدی بکەن. ئەم سەردانی پۆتین لە کاتێکدایە کە 25 ساڵ بەسەر واژووکردنی پەیمان نامەی دراوسێتی باش و هاوکاری دۆستانە تێدەپەڕێت. رووسیا و چین دوو دراوسێ و هاوسێ و هاوبەشی استراتیژی یەکدین. ئێستا چین پێویستی بە نەوتەکەی رووسیا دوای گەماڕۆکان و کێشە لە گەڕووی هورمز، هەروەها رووسیاش پێویستی بە ئابووریە زەبەلاح و گەورەکەی چینە. بەڵام لەبەر گەورەی ئابووری چین بە شێوەیەکی گشتی ئەوەنەی رووسیا پێویستی بە چینە، ئەوەندە چین پێویستی بە رووسیا نییە. مادی فەرژووداو بەیژین چین.